وەڵێ بەڕێزان ئەوە بەشێک بوو لەو گفتوگۆ توندەی نێوان ترامپ لەگەڵ زیلینسکی کە ئەم ئێوارەیە لە کۆشکی سپی ڕوویدا و دواتریش زیلینسکی کۆشکی سپی بەجێهێشت. ئەمە بۆ ڕوویدا بۆ بەم جۆرە باڕەقی لەگەڵ زیلینسکی قسەیان کرد. ئەمانە کۆمەڵێ پرسن بەڕاستی ئێستا لەسەر تاسەری جیهانەوە قسەی لەبارەوە دەکرێت و تەواوی میدیا جیهانیەکانیش دەیگوازنەوە قسەی لەسەر دەکەن. ئێمەش لەسەر ئەم بابەتە میوانێکمان هەیە، دەمانەوێت لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر بکەین. میوانەکەمان زۆر بەڕێز ساول مۆنتێز لە دامەزراوەی گۆڵد بۆ استراتیژی نێودەوڵەتی کە ڕاستەوخۆ لە واشنگتۆنەوە لەگەڵماندایە. بەڕێز ساول سڵاوتان لێبێ، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لام گەشتەی کوردستان 24. زیلینسکی هات بۆ ئەمریکا بۆ ئەوەی ڕێکەوتنێک واژۆ بکە، بەڵام ئەوەی ڕوویدا ئیهانە کرا و دواتریش وەکو ڕاگەاندنەکان باسییان لێوە کرد لە کۆشتی سپیش دەرکرا. خوێندنەوەتان بۆ ئەمە چییە؟ ئەمە بۆ ڕوویدا. سەرەتا نامەوێت بڵێم کە بێڕێزی بەرامبەری کراوە. لە ڕاستیدا زیلینسکی لە ناو کۆشکی سپی هێرشی کردە سەر سەرۆکی ئەمریکا، لە سەروی ئەو قسەی کرد بەردەوام بوو لە گفتوگۆ بە شێوەیەکی زۆر ئاشکراش لە بەردەم ئەو هەموو ڕۆژنامە نووسانە قسەی کرد کە ئەم ڕۆژنامە نووسانە لە سروشتی خۆیاندا ڕق مامەڵە لەگەڵ سەرۆکی ئەمریکا دەکەن. هات بۆی ڕێکەوتنێک بکە لە ڕێو ڕسمەکەدا. ئێرە شوێنی ئەم جۆرە گفتوگۆیە نییە، ئەم جۆرە ڕخنانە نییە، دەبێت بە تایبەت دانیشتنی بۆ بکەن. دواتر جێگری سەرۆکی ئەمریکا هێرشی کردە سەر، گوتی ئێرە شوێنی ئەم جۆرە قسانە نییە، بەڵام بەردەوام بوو، ڕژد بوو، بەردەوام بوو لەوەی بە سەرۆک ترامپ بڵێت فێری بکات چۆن لەگەڵ رووسیا دانوستان بکات. ئەمە شتێکە سەرۆک ترامپ بە شێوەیەکی سروشتی کاردانەوەیەکی خراپی بۆی هەبوو بە تووڕەیی مامەڵی کرد. سەرۆک زیلینسکیش ئەگەر پێی بڵێن بەردەوامیدانی گوتی باشە ئێمە ڕازین هەر کاتێک زیلینسکی تۆ جددی بووی بگەڕێەوە دەرگای ئێمە بۆ تۆ کراوەتەوە. زۆر باش. سەرۆک ترامپ پێشنیازەکەی ئەوە بوو هاوبەشی لەگەڵ ئۆکرانیا بکات بۆ ئەوەی کانزاکان دەربهێنێت، ئاسایشی ئۆکرانیاش مسۆگەر بکات هەر کاتێت بگەڕێەوە. باشە بەڕێز مۆنتێز، پێت وایە دوای ئەم دیدارە، دوای ئەم قسە توندانە لە کۆشکی سپی، ئەمە کۆتایی زیلینسکی و ڕژێمەکەیەتی لە ئۆکرانیا؟ ئەمە دەگەڕێتەوە سەر سەرۆک زیلینسکی و تەنیا خۆی دەتوانێت بگەڕێتەوە ئەگەر بێوێت بگەڕێتەوە، بەڵام ئەگەر بەردەوام بوو لەسەر ڕەتکردنەوەی هاوکاریەکان و پشتیوانی ئەمریکا ئەو دوور دەخرێتەوە. زۆر باشە بەڕێز مۆنتێز، ینی دوای ئەم دیدارە توندە لە کۆشکی سپی پێت وایە پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و رووسیا دەچنە قۆناغێکی نوێی هاوکاری و ڕێکەوتن بەیەکەوە؟ گومانم هەیە، گومانێکی زۆرم هەیە، چونکە هیچ خۆشەویستیەکی لە ڕادە بەدەر لە نێوان ڤلادیمیر پوتین و بازنەکەی نییە و لەگەڵ سەرۆک ترامپیش زۆر سەرسامی نییە. گومانم هەیە ئەمە دەبێتە هۆی پەیوەندیەکی باشتر لەگەڵ رووسیا. ئەمریکا پشتیوانی لە ئۆکرانیا کرد، سەرۆک ترامپ پشتیوانی لە ئۆکرانیا کرد لە خولی یەکەمیدا، زۆر بە سەختیش پشتیوانی لێکرد. ئەو دەیەوێت ڕێککەوتن هەبێت، چارەسەر بکرێت، چارەسەرێک بۆ ئۆکرانیا باش بێت، بۆ ئەوروپا باش بێت، بۆ جیهانیش باش بێت. بەڵام کاتێک سەیری ئەو پێشنیازە دەکەن کە بۆ ئۆکرانیا بوو، ئەمە کۆتایی بۆ چاوچنۆکیەکانی ڤلادیمیر پوتینە. بەڵام ڕاستە سەرڕۆیی و تووڕەیەکەی سەرۆک زیلینسکی بەلاڕێیدا برد، بەڵام لە کۆتاییدا لەو بڕوایەدام ئەو ڕێکەوتنە واژۆ دەکرێت. زۆر باشە بەڕێز مۆنتێز، ئێستا میدیاکانی رووسیا و هەروەها بەرپرسانی رووسیش بە ڕاشکاوانە دەڵێن ئەوەی ڕووداوێکی مێژوویی بوو لە کۆشکی سپی ڕوویدا. خوێندنەوەتان بۆ ئەو قسەیە چییە؟ بۆچی مێژووییە؟
دەبێت پرسیار لە میدیای رووسیا بکەین کە هەر شتێک بە هەر شتێک بەناوبانگە جگەل لەو توانایی کە بە بابەتیانە سەیری بەڵگە و لێدوانەکان بکات. دەکرێت هەموو کۆبوونەوەیەک لە کۆشکی سپی مێژووی بێت. ئەمە تەنیا خاڵێکە لە ڕێڕەوی چارەسەر بە ئوکرانیا لە کۆتاییش دەکە چارەسەر دەکرێت. ئەمە بۆ من شتێکی نوێ نییە کە میدیاکانی ڤلادیمیر پوتین هەوڵ دەدەن بەویستی خۆیان وێنای بکەن ئەو بۆشاییەی نێوان ئۆکرانیا و ئەمریکا گەورەتر بکەن، بەڵام هاوپەیمانیەک بەم شێوەیە لە ئارادا نییە. باش بەڕێز مۆنتێز، دوای ئەم دیدارە ئێستا زۆرێک لە وڵاتانی ئەوروپی بۆ نمونە فەرەنسا، ئیسپانیا، ئەڵمانیا نیگەرانن لەو دیدارە یاخود لەو قسە توندانەی ترامپ لەگەڵ زەلەنسکی. ئەمە چیمان پێڵێت؟ من زۆر نیگەرانیم لەوەی پێدرۆ سانچێز سەرۆکوەزیرانی ئیسپانیا چی دەڵێت. ئێمە باس لە کەسانی وەکو نیکۆلاس مەدۆرۆ و حەماس دەکەین. هەر شتێک ئەو هەیەتی لەبارەی جیهان نابێت کەس بیری لێ بکاتەوە و نیگەرانی بێت. لەبارەی فەڕەنسا و بەریتانیا بەڵێ ئەوان نیگەرانی خۆیان هەیە. باش بەڕێز مۆنتێز، ئێستا بە پێی هەواڵەکان ئیسپانیا، پۆڵۆنیا و هۆڵەندا پشتیوانی لە زێلێنسکی دەکەن. ئایا زێلێنسکی بەبێ پشتیوانی ئەمریکا دەتوانێت خۆی ڕابگرێ درێژە بەو شەڕە بدات؟ گومانم لەوەشەیە، گومانێکی زۆرم لێ هەیە. سەرۆک ترامپ ڕاستی گوت، سەرۆک زلێنسکی هیچ کارتێکی نییە. بەبێ پشتیوانی ئەمریکا بەبێ هیچ گومانێک پرسیار نابێت کەی ئەو ناوچێ دەگەڕێتەوە ژێر دەسەڵاتی رووسیا، بەڵکو دەبێت پرسیارەکەەوە بێت سڕ و چەند ڕووبەرەکەی چەند دەبێت ئەوەی دەکەوێتە ژێر دەسەڵاتی رووسیا. زۆر باشە، کەواتە بەڕێز مۆنتێز، ینی ئیتر هیچ شێک لە بەردەمی زێلێنسکیدا نییە، تەنها ئەوە نەبێ کە دەبێ ئامادەی ڕێکەوتن بێ لەگەڵ رووسیا. پێ دوانێ ئەوە ئیتر کۆتایی جەنگەکەیە؟ دەکرێت هیچ پەیوەندیەک لە نێوان ئۆکرانیا و رووسیا دروست نەکرێت جگە لە خۆبەدەستەوەدان و ڕێککەوتن. ئەگەر بیەوێت ئەمە بکات دەتوانێت ئەمە بکات. باش بۆ ئەو باش نابێت، بۆ ئۆکرانیەکانیش باش نابێت. لە بڕواایەدەم ئاشتی لە جیاندا فراهەم دەکرێت. لە کۆتاییدا زلێنسکیش باش تێدەگات کە پێش نیازەکان کێشەکانی چارەسەر دەکات، وا دەکات رووسیا بچێتە دەرەوەی ئۆکرانیا. هاوبەشەکەشی لەگەڵ ئەمریکا ئاسایشی ئۆکرانیا مسۆگەر دەکات. زۆر باشە، زۆر بەڕێز ساول مۆنتێز لە دامەزراوەی گۆڵ بۆ استراتیژی نێودەوڵەتی ڕاستە و خۆ لە واشنگتۆنەوە لەگەڵمان بووی. گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. سپاس بۆیەوە.